هۆکارەکەی تەنها ڕێگنەکەوتنی بزوتنەوەی گۆڕان و هەروە پارتی دیموکراتی کوردستان و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەوەی کە جێگرێک ئایا هەبێ یان نەبێ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان تەنها ئەوە بوو. هەموو ئامادەکاریەکان تەواو بوو و هەر بەم هۆیە من وەکو ئەندام لە لیژنەی یاسایی و هەروە وەکو ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی واژوم نەکرد لەبەرەوەی ئێمە راپۆرتی خۆمان تەواو کردبوو کارەکان تەواو بوو بەڵام لەبەر ئەم هۆکارە لەبەر ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان کۆبوونەوەکە دواخرا لەسەر پێشنیاری لیژنەی یاسایی نووسراوێکی ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کرد کە مۆڵەتیان پێ بدەن بۆ ئەوەی راپۆرت ئامادە بکەن کە لە ئەسڵدا راپۆرت ئامادەیە و هیچ کێشەی نییە و دەستەی سەرۆکایەتی دوای خوێندنەوەی ئەم راپۆرتە بڕیار لەسەر دواخستنی کۆبوونەوەکە دەدات. طبعا لە دوای خوێندنەوەی دووەمی یاسای سەرۆکایەتی هەرێم و شێوازی هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمانی کوردستان هەفتەیەک دوای ئەوە کامڕۆوەکە بڕیارە دەنگان لەسەر ئەو پرۆژە یاسایە بکرێ و ببێ بە یاسا ئەوەی تاوەکو ئێستا هەیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە تەڕحێکە بووە داواکاریەکە بۆ خواستێکە بۆ بۆی کە جێگری سەرۆکی هەرێم یاخود دوو جێگر بۆ سەرۆکی هەرێم هەبێەوە ئەمە طبیعی کە خواستی یەکێتی بووە و تەنانەت خواستی یەکگرت و کۆمەڵ و لایەنەکانی تریش لە خوێندنەوەی دووەمی پرۆژە یاساکەیە جێگیر کراوە چەند خاڵێکی ترن ئێمە تاوەکو ئێستا پێداگرین لەسەرەوەی کە سەرۆکی هەرێم تەنیا جێگریەکی هەبێ چکە بڕوامانوە بووە بارگرانیەک دروستەکە بەسەر هاوڵاتیانەوە بە تایبەتی کە هێز و لایەنی سیاسی تر پیشیان وا بووە کە دامەزراوی سەرۆکی هەرێم خۆی دامەزراوەیەکی زیادەیە ئێستا بۆ نمونە بێتە سەر ئەوەی کە جێگرێکی تریشی هەبێ لە کاتێکە مەسروفاتی ئەم دامەزراوی سەرۆکایەتی هەرێمە زۆرە ینی بێشمارە ئەمە دیوێکی تریشی ئێمە ڕێکەوتنی سیاسیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەیە کە تەنیا یەک جێگر بێ و تاوەکو ئێستا بزوتنەوەی گۆڕان سوورە لەسەرەوەی کە تەنیا یەک جێگر تاوەکو ئێستا کاتماوە بۆ ئەوەی کە جەلسەکە دانیشتەکە ئەنجام بدرێ خۆم بە تەسەوری خۆم بڕوان ناکەم شتی ڕووبات چکە ئیتفاقێکی سیاسیە پێویستە بە بڕیارێکی سیاسیش یعنی ئەوە یەکلا بکرێتەوە.